ڕۆژانە لە میدیاوە دەبینین کە چۆن خەڵکانێکی خاوەن سەرمایە و خاوەن بزنس دەهێنرێنە سەر شاشەکان و دیان چیرۆکی خۆیان باز دەکەن و میدیا بوارێکی زۆر باشیان داتێ بۆی کەوا بتوانن چیرۆکی سەرکەوتنی خۆیان باسکەن. چیرۆکەکانیان هەمویان یەک شکڵە، یەک شێوەیە، ناوالۆکەکەی هەمویان یەکشتە، ئەویشەوەیە کە ئێمە خەڵکانێکین لە سفرەوە دەستمان پێکردووە، ئێمە خەڵکانێکین ئەم پرۆژەیە ملیۆنەها ملیارەها دۆلاریەمان لە سفرەوە بنیادناوە و ئێستا خاوەن سەرەوەت و سامانی خۆمانین. هەمویان بێ ئێمە دەڵێن ئێمە خەڵکانێکی هەژاری بووین، باشە نازانم من پێڵاوی مەلەدۆنەم دەفرۆش، نازانم من ناوساجیم سوور دەکردەوە، نازانم من لە بەردەم مەکتەبی فڵان نەشت لە سلێمانی لە هەولێر لە دهۆک لە کەرکووک نازانم لە هەر یەکە لەم شانیان لە بەغداد عادەبانەیەکی بچکۆ لەم هەبوو قاوەی مەم دەفرۆشت. بەم شێوازەیە بە 4 ساڵ دوایەوە بووم بە ملیۆنەر. کە ئاوا دەیبینی بە ڕووکەشی وا دەکەوێت کە ئەم چیرۆکانە چیرۆکێکی پاڵمەر بن و چیرۆکێک بن کەوا لەنەوەی تازە بکەن، لە گەنج بکەن، ئومێدیان هەبێ بە ژیانیاندا هەوڵدەن و زۆر سەربەخۆ ئیش بکەن و بتوانن خاوەن سەروەت و سامانی خۆیان بن و ئەوەندە چاویان لە دامەزاندن و تاعینات ئەوە نەبێ. نازانم، بەڵام بۆ من وەکو چارەسەرکارێکی دەرونی من بەنەو عێشکام چیرۆکە دەبینم. من پێم وایە میدیا لە پشتی ئەمەوە ئەجەندایەکی هەیە. من پێم وایە میدیا لە پشتیەوە ئەجەندایەکی سیاسی، ئەجەندایەکی کۆمەڵایەتی هەیە و کاریگەری دەرونیەکانی من لە کلینیک دەیبینم کە چییە بەسەر خەڵکەوە. حکایەتەکە بەم شێوازەیە. خەڵکانێک هەیە زۆر بەجددی ئیش دەکەن لە ژیانیاندا، ئەوەی کە بە ئینگلیزی پێیانوتێ هارد وەرکەرن و تەنها هارد وەرکەرنی سمارت وەرکەریشن، یعنی تەنها زۆر بەجددی ئیش ناکەن بەڵکو زۆر بە زیرەکیش ئیش دەکەن. با نمونەیەک بینە بەچاو بزانین سیستەمەکە چی لە داوا دەکا لە هەر یەکە لە ئێمە. سیستەمەکە داوامان لێ دەکا مەسەلەن بە نمونە کەسێکمان هەیە خوێندکارە، باشە هەموو قۆناغەکانی خوێندنی لێرە مەسەلەن بۆی کە تۆ بچێت کۆلیژێکی بەرزی وەکو کۆلیژی پزیشکی پێویست بە نمرەیەکی یەکجار بەرزەیە، باشە پێویست باوەیە کە تۆ لە 100 مەسەلەن 100 بێنی یان جاری وایە 101 بێنی یان 99 بێنی. ئۆکی لەم حەدە 99 تا 101 و 102. ئۆکی ئێمە وەکو چارەسەرکارانی دەرونی وەکو خەڵکانی کە لە بواری دەروناسی دەکات دەکەین ئەم شتەمان پێ غەڵەتە، بەڵام با جارێک ئەمە حکایەتەکە نییە، مەقصدە شتێکەکە دەکەین. باشە بۆی کە تۆ 99 بێنی پێویست بەچیە؟ پێویست بە خوێنێکی باشەیە، پێویست بەوەی کاتەکانی خۆت ئۆرگەنایز بکەیت، پێویست بەوەیە کە چوزانم خۆت بگونجێنی لەگەڵەوە هەموو شتانەی لەگەڵ هەموو فشارانەی کە لە ڕێگای خوێندنەوە تووشت دەبێت. دەچیتە کۆلیژی پزیشکی لەوێ هەموو قۆناغەکانی خوێندنی زۆر بە باشی بەڕێ دەکا و دوجار تەخەوس دەکا. باشە فێری چی دەبێت؟ فێری زانستەکە دەبێت، فێری ئەخلاقاتی ئیش دەبێت، فێری ئەوە دەبێت کە چۆن بتوانێت ئەو شێوازە چارەسەرکاریانەی کە هەیەی بتوانێت لەگەڵ ئەو کۆنتێکست و لەگەڵ ئەو کولتوری کە تێشیدا دەژێ بتوانێت بیگونجێنێ و بتوانێت بە شێوازێکی یەکجار باشیش پەیوەندی بکە لەگە خەڵکە و قسە لەگە خەڵکە لەگەڵ نەخۆشەکانی بکە. هەموو کارەمایەکانی تێدا دروست دەبێت میسانە و معریفەیەکی قوڵی پزیشکیشی وەردەگرێت، بەڵام دوجار ئەم ئینسانە ئیشی دەست ناکەوێت، ئەم ئینسانە ناتوانێت ئیشی دەستکەوێت. تۆ دەزانی میدیا لە ڕێگەی بانگێشکردنی ئەم ملیۆنەها دۆڵەمەند و ئەو سەدان جێیشە گەورەیە لە ملیانەرانە دێت چ بە تۆ دەڵێ؟ پێ دەڵێ سەیری کە خەڵکانێک هەیە نەخوێندەوارن، خەڵکانێک هەیە کە نەزانن، بەڵام تۆش خوێندوتە بەڵام هەر نەتوانیەوە هیچ بە هیچکەی، کەواتە خەلەلەکە غەڵەتەکە لە تۆدا لە سیستەمەکەدا نییە. ئەوە ئەجەندە سیاسە خەتەرەکەیە کە بلەیمکردن و لۆمەکردنی خەڵکی تێدایە کە بە تۆ دەڵێ هی ئەوە هەموو شتێک باشە، هەموو شتێک بە باشی دەڕوا، دەفەتی یەکسان هەیە بۆ هەر هەمووان، بەڵام ئەوە تۆی کە کێشەی، بەڵام عکسی ئەوە خۆی ڕاستە. عکسی ئەوەیە کە تۆ هیچ گرفتێکی دەرونی نییە، تۆ ئەوەی کە لەسەرتە لە ژیاندا بە کاملی هەموو شتێکت کردووە، بەڵام تۆ نەخۆشنی بەس تۆ لە سیستەمێکی نەخۆش دای. ئەوە نەکات لە کوردستان، گلۆباڵی ئەم شتە هەیە لە هەموو گەردووندا و بەتایبەتی لە ئەمریکا ئیشێکی گەورە لەسەرەوە دەکرێت. باشە
کە لۆمەکردنی هاوڵاتیان لۆمەکردنی خەڵک لۆمەکردنی جیلی گەنج کە ئێوە هیچ نین و کە ئێوە هیچتان پێ ناکرێت دەست و پێس بیکەن و خەڵکانێکەیە لە سفرەوە کە خەڵکانێک بوون کە هیچ نەبوون ئێستا بوونە ملیۆنەر و خاوەنسەرمەت و سامان و چوزانم ڤێلا و سیاری ئاخی جوان و ئاخی مۆدێلی باش زانستیان بۆ دروست کردووە کاکە نەک زانست یانی شتێکیان بۆ دروست کردووە ناوێن ناوە زانست گەشە پێدانی مرۆیی کە زانستێکە هیچ تیشی تێدا نییە ئەگە ناوی زانست بکە کە لای من هیچ کاتی گۆدا ینی بە هیچ کراتیریایەک داوی کە زانست هەیەی گەشە پێدانی مرۆیی ناوی ناکرێت ناوی بنەی زانست باشە شتێکیان بۆ دروست کردووە دەعبایەشیان بۆ دروست کردووە ناوی گەشە پێدانی مرۆیی ئەم گەشە پێدانی مرۆیە تەنها و تەنها یەک ئیشی هەیە لۆمەکردنی خەڵکە هیچ تێشکەی تێدا نییە بە تۆ دەڵێت تۆ هیچ نیوەدە من ئەم کارەمانت فێر دەکەم باشە لە مرۆڤێکی بیرکەرەوە لە مرۆڤێکی عاقڵەوە دەتکەم بە مەیمونێکی ڕاهێنراو فێری کارامایی دەکەم فێری سکیڵت دەکەم بۆی کە تۆ سەرکەوتوبی لە بازاڕی ئیشدا بۆی بتوانانی ئیش بەدەستبێنی ئەی ئەخلاقیاتی ئیشکردن تۆ دەزانی هەزاران هەزار خەڵک هەیە هەزاران هەزار خەڵک هەیە کە توانایەکی یەکجار باشیان هەیە و دەتوانن پادەش بەدەستبێنن بەڵام ئەخلاقیاتی ئیشیان لا گرنگە بەڵام ئەم ئینسانە بەزەییان هەیە بە دوای پارەدا ناگەڕن بە دوای سەروەت و ساماندا خۆیان تەرخان کردووە بۆ شتێکی زۆر گەورە لەو شتە مادیانەی کە هەیە ئەم ئینسانە بە هیچ جۆرێک لە هیچ کاتی گۆرایەکی ناو کۆمەڵگادا لە هیچ پۆلەمبەندێکی ناو کۆمەڵگادا جێ نابێتەوە لەبەرەوەی ئینسانێکە لە دیدی بەدیدا کۆمەڵایەتی و سیاسەکەیدا لە ناو سیستەمەکەدا ئینسانێکی سەرکەوتوو نییە باشە تۆ بۆ ئەوە لەوە تێبگەی پێویستە ئێمە وشیار بین لەوەی ئاگامان لێبێ بەم حیکایەتە درۆزنانەی ناو میدیا هەڵنەخەڵەتین خەڵکانێک پێمان بڵێن و پێمان بفرۆشنەوەکەوە ئێمە لە هیچەوە دەستمان پێکردو ئەسڵەن ئێمە گومانمان هەیە کەوەی کە ئەوان لە هیچەوە دەستیان پێکردووە ئێمە گومانمان هەیە کە ئەسڵی ئەم چیرۆکانە هەر ڕاست بن ئەگەر ڕاستیش بن میدیا بە ئەجێندایەکی سیاسی دێ ئێمەمان بۆ پێشکەش دەکا بیرت نەچێ تۆ کە ئەمانە دەبینی لە ماڵەوە بێتاقەت دەبی تووشی قەلەقی دەبی تووشی خەمۆکی دەبی تووشی سووتانی دەرونی دەبی باشە هەموو ڕۆژە ئیش دەکەی هەموو ڕۆژێ کار دەکەی واوە بە دوای ئەوە دایەوەی کە بە کوردی پێدان لقمەیەکی حەڵال بۆ منداڵەکانت پەیداکەی بیرت نەچێ لەم ژیانە شکۆمەندی و سەربەزی خۆ سارد مەبەوە بەم چیرۆکە هەڵانەی ناو میدیاش هەڵمە خەڵەتێ چاوت لەسەر ئەوە بەشکەوە بژێی و بەو ئیشانە بکەی کە لەگە بەهای خۆت و بەها گەردونیە گرنگەکانی ناو ژیانی مرۆییدا و لە ناو ژیاری مرۆییدا هاوتەری بژێ ئەوە لەسەر تۆ زۆر گرنگە نەک ئەوەی کە چاوت لەو چیرۆکانەوە بێ لەبەرەوەی کاتێک کە میدیا سەرکەوتوو بوو لەوەی بە تۆ بڵێت تۆ غەڵەتی دەزانی ئەو کاتەی تۆ هیچ پرسیار ناکەی لە سیستەم پرسیار بۆ دروست نابێت لە سیستەمەکە کەس قسە لەسەر نایەکسانی ناکە کەس قسە لەسەر جیاوازیە گەورەکان ناکە کەس قسە لەسەرەوە ناکات تۆ جیاوازیەکی جێندەری گەورە هەیە جیاوازیەکەیە لە نێوان ڕێگەزی ئینسانەکاندا کەس قسە لەسەر چی پێ دەڵم بە کوردی لەسەر فامیلی پریڤیلیج ناکە لەوەی کە تۆ کوڕی چێی و چی ئەخ دەفەتی یەکسان بۆ هەمومان نییە زانی میدیا ناتوانێم حیکایەتە بە ئێمە بفرۆشێ میدیا ناتوانێت پێمان بڵێ سەری کەمانە کوڕە هەژارەکانن ئێستا بوون بە ملیۆنەر ناتوانێم چیرۆکە ناچێتە ناو مێشکیەمەوە ئێمە خەڵکانێکی کە بیر دەکەین و ڕەختان دەگەین و قسە دەکەین ئەم چیرۆکە بۆ ئێمە فید نییە بۆ ئێمە گونجاو نییە من ناتوانم قەناعەت بۆوە بێنم کە من لە سیستەمێکدا دەژێم سیستەمەکە هەر هەمووی باشە چ لە ئاستی لۆکاڵیدا وەکو کوردستان وە چ لە ئاستە گلۆباڵەکەشیدا نا ئازیز ئەم چیرۆکەی کە تۆ دەتوێت بە منی بفرۆشیتەوە من زۆر دەمێکە تەواوم کردووە تا هەم من مەبەستم هەر لە خودی خۆم نییە هەر یەکە لە ئێمە خەڵکانێکین کە بیر دەکەینەوە ئایا بەڕاستی ئەگە ئێمە هەمومان ببین بە خەڵکانێکی بزنسمان و ببین بە خەڵکانێکی کە پرۆژەی گرنگمان پێبێ ئایا دەفەتی یەکسان بۆ هەمومان هەیە ئایا ڕێگەمان پێدەن نەکە لێرە لە هەر وڵاتێکی ئەم دنیادا یان دەبێت لینکت هەبێ یان دەبێت هەزار لق و پۆپت هەبێ ئەنجا بتوانی لەبەرەوە پەیامی من ئەوەیە بەم چیرۆکانی میدیا هەڵمە خەڵەتێن میدیا ئەجێندایەکی سیاسی لە پشتیەوە هەیە تکایە ئاگادار بن لە باتی ئەوەی دابنیشن
پرسیار لە خۆتان کەن گومانتان بۆ خۆتان دروست بێت لەوەی کە تۆ نەتوانیوە تۆ سەرکەوتو نەبووی نە پرسیارت لە سیستەمەکە بۆ دروست بێ پرسیارت لەوە بۆ دروست بێکەوە بەجددی لەناو سیستەمێکی جیهانی سەرمایەداریدا دەژی کە ئەم سیستەمە ڕێگا بە تۆ نادا دەرفەتی یەکسان بە هەر یەکە لە ئێمە نادا ڕێگا بە تۆ نادا ئیش بکەی دەرفەتی یەکسان بە هەموو ملۆڤەکان نادا جیاوازیەکی گەوری جێندەری دروست کردووە جەندەرگاپێکی یەکجار زۆر گەورە هەیە هەمومان یعنی من کوڕی شێ بم تۆ کوڕی شێ یەکێ کچی شێ بێ باشە ئەم گەورەیە وجودی هەیە کە دەرفەتی یەکسان گوایە بۆ هەمومان هەیە بەبێ ئەوەی بزانین ئێمە لە چ خێزانێکەوە هاتووی نەخێ خێزانت مەسەن لە کوردستانە عەشیرەتت و مێژووی تۆ مێژووی خێزانی تۆ ئەگە خۆشت هیچیش نەبی بەس لەبەرەوەی کە تۆ لە مێژوویەکی خێزانی دەوڵەمەندەوە هاتووی باشە دەرفەتی زیاتر هەیە بۆ تۆ هەر لەبەرەوەی کە پیاوی چوزانم جۆرە لە کارکتەری کۆمەڵایەتیت بە خۆت ڕەخساندووە دەرفەتت هەزار قات زیاترەکە لە ئافرەتێکی بەتوانای سەرسنوور کە لە گوندێکی دوورەشار دەژیا کە لەوانەیە هیچ دەرفەتێکی نەبێ بۆ ژیانکردنی خۆی لەبەرەوە ئاخر قسەمەوەیە بەم چیرۆکانی میدیا هەڵمەخەڵەتێن میدیا و تۆش هیچ کە ئەم چیرۆکە دوازنانەمان بە ئێمە مەفرۆشەوە ئێمە لەوە وشیاترین